بۆمبی ئۆتۆمی کە بەکاری هێنا لە دژی یابان ئەمریکا بۆ ئاگاداریت ئەمریکا خۆی سێ بۆمبی هەبوو. یەکەمی تەقان تێست بۆ بۆ تاقیکردنەوە دوانی ما دوو دانەی ما کلێکیان بە ناوی لتل بۆی لەگەڵ فاتمانە کوڕی بچووک و پیاوی قەڵەو، دانەیەکی لە هێڕۆشیمادا، دانەیەکی لە نیاکازاکیدا. ئەمریکا بە هەموو هێزیەوە کە گەیشتە بان یابان و یابانی بۆمباردمانە کرد، باش ئەیزانی کە یابان بڕخێنێ و داگیری کە ئەمریکا نامێنێت. ئەمریکاش کۆتایی پێدێت، هەچ مەجالی تیان نیە، نە سەربازیەمە، نە دەریایەمە، نە فڕۆکەیەمە. ئەگەر بیستایە یابان بە شەڕی تەقلیدی بیگرێتن، چکە یابانیەکان پێتم وت نیشتیمانی خۆیانە پەرست، ئیمپراتۆریانە پەرست، شتێکی پیرۆز بوو لەلایەنە، تەسلیم نابوون. لەبەرەوە ئەمریکا چاری نەما دوو ئۆتۆمیەکە بەکاربێنێ دژی هیرۆشیما و شاری نیاکازاکی. ئیمپراتۆری یابان لەبەر گەلەکەی خۆی لەبەر میلەتی کە ئاما بە 100,000 کوژێ بەبانەوە بڕیاری ئیستیسلامیدا، خۆی نەیەزانی مەسەلەن ئەمریکا نیەتی لەوە زیاتر دوو دانەی هەیە.